بەراوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویستیداری نێودەوڵەتی ڕۆژنامەنووسان کە لەلایەن سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە شاری هەولێر ڕێکرابوو کۆتایی پێات کە تێیدا داوتوی چەند پرۆژە یاسایەک لە بواری میدیا و ڕێخستنی کاری میدیایی کرا و لە ناویشاندا پرسی پرۆژە یاسای دروستکردنی ئەنجومەنی باڵای میدیا لە هەرێمی کوردستان کە باز لەو دەکە ئێستا هەوڵێکەیە بۆ دروستکردنی ئەنجومەنی باڵای میدیا پرۆژەیەک لەلایەن سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان پێشکەش کراوە بۆ مەوەستە بڵین ئێستا و توێژی لەسەرکەوە لەلایەن چەند مامۆستایەکی زانکۆ و ئەکادیمیش پرۆژەیەکی تر پێشکەش کراوە. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین لە کوردستان پێویستمان بە دروستکردنی ئەنجومەنی باڵای میدیایە گە پێویستمان بە چ جۆرە ئەنجومەنێکە بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر شوان ئادەم ئەیڤەس سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیای کوردی هەروەها کاروان ئەنوەر بەرپرسی لەقی سلێمانی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانمان کردووە. بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سوپاس. کاروانەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین ئێستا بەس لە پرۆژەیەکی سەندیکای ڕۆژنامەنووسان دەکرێت بۆ دروستکردنی ئەنجومەنی باڵای میدیا. ئێمە لە هەرێمی کوردستان پێویستمان بە دروستکردنی ئەنجومەنێکی لەم شێوەیە؟ شەو باشنێران باش بێت لەم شەوە سەرما و سۆڵ و کرێوایەمانێت تۆزێ دانیشتنەکە گەرمکەین بە باسی پرۆژە یاسا. ڕاستی دەوێت ئەنجومەنی باڵای میدیا لە هەنێ وڵاتە زەرورە پێویستە کە یاسای کاری میدیایی نەبێت حکوومەت سەرپەرشتیەکە چونکە ئەنجومەنی باڵا لە هەر شوێنەکە هەیە بەوەی کە لە عێراقی بینی مەجلیسی ئومەنا هەیە سەر بە دەوڵەتە مباشر ڕاستەخۆ سەر بە دەوڵەتە هەر شتێکی بێت گرێبەستەکان ئەوەی کات تەنزیمی فریکوێنسی و ئەتوانە بڵێم تایفی تەرەدودی ئەمانە هەر ئەوەی کات پاری ڕێکلامەکان ئەو وەریەگرێت ئەقۆ بۆ کەناڵەکان ئەو سەرپەرشتیەکە بۆ لەبەر یاسانیە. ئێمە لە هەرێمی کوردستان دوو یاسامان هەیە ئەم دوو یاسایەکە و کۆڵەکەی ئەتوانم بڵێم لە کوردستانە دوو یاساکاری پێدەکرێت بۆ ڕێخستنی بواری میدیای بەڵێ یاسای کاری ڕۆژنامەوانی یاسای ژمارە 35 ساڵی 2007 لەگەڵ یاسای بەدەستهێنانی زانیاری ژمارە 11 ساڵی 2013 ئەم دوو یاسایە وەک ئەوەی ئێمە میلەتێک بین هەردوو قاچمان ئیپلیج بێ بەڵام ئەم دوو یاسایە دارشەقە لە بنباڵی ئێمەیە. ئێمە وەک ڕۆژنامەنووس ئەزانین کە ئەمە چۆن دروستکرا و چۆن دەرچوو لە قۆناغێکا دەرچوو کە ئەو دوو یاسایە زۆر مۆدرنانە نووسراوە. ئێستا بواە بەداخەوەڵێم ئێستا بواە ئەم دوو یاسایە بەم ئازادیە دروست نەکرا لەوێ لە قۆناغێکا تێپەڕیوە. ئێستا محاولات زۆر هەیە بۆ دەستکاریکردنی ئەم دوو یاسایە بەداخەوە یاسای بەکام ئاراسێ بە ئاراسێوەی بەڕاستی دەستێوەردان دەستکاریکردن و کەمکردنەوەی ڕوتی ئازادیەکە لە ناو یاساکانە. یاسای دووەمە تاوەکو ئێستا جێبەجێکردنەکەی سپێراوە بە دەستی سەربەخۆی مافەکانی مرۆڤ کە ئەویست ڕاستەخۆ سەر بە حکوومەتە. بۆچی ئەم پرسیارەیە من دوێنێ ئەم پرسیارم لە جگری سەرۆکی حکوومەتیش کرد پێرێ لە نەقیبی سندیکای ڕۆژنامەنووسانیش ئەم یاسایە بۆ ئەدرێ بۆ تۆ یاسات هەیە یاسا بێ جێبەجێکری یاساکە جێبەجێکری پێویستە بە هیچ شتێکی کە نییە. ئەگەر یاسامان نەبووایە ئەمانتوانی پەنابەرینە بەر ئەوەی کە ڕێنمایی دەرکەین پەنابەرینە بەر ئەوەی کە ئەنجومەنێکی باڵا دروستکەین پەنابەرینە بەر ئەوەی کە ڕێگە چارە بدوزین بەڵام تۆ دوو یاسای باشت هەیە بە ئەترافی دۆست و دوژمن کەڵم دۆست و دوژمنانی ئەوەی کە هاتوون ئەم یاسایان بینیوە لە ئەژنەبیەکان لە عەرەبەکان لە فارسەکان لە تورکەکان یاسای ئاواهی لە هیچ وڵاتێکی ئەوانە نییە. ئەم گرفتەکەوەی کە جێبەجێ ناکرێەوە بیکەین ئەمەکەی یاساکە دروستکەین و جێبەجێ نەکەین و هەستێن یاسایەکی بەدیل و دەستگایەکی بەدیل و ئەنجومەنێکی بەدیل و کۆنفرانسی فەیک و ئەم شتان بکەین کاواتە ڕێک لە بازنەکەی خۆمانە هەتا ماوین سەرنجێکە بوو لەسەرەوەی کە لە دیداری بڵین هەولێر بۆچی مەسەرەن بەڕێست و مەسەرەن لەقەکانی سندیکا لە ئەم سنوورە ئامادەیان نەبوو ئایەوە جیاوازنیان لێوەکو لەگەڵ دروستکردنی ئەم ئەنجومەنی باڵای میدیانین ئەو پرۆژەیە و سندیکانیە بڵین وەڵا جاوبانێکە و دووهەوە ئەوە خۆی هەر خۆی لە خۆی وەڵامی پرسیارەکەی تۆ وەڵامی و تەساؤلاتەی کە ئەمڕۆ زیاتر لە ئەتوانم بڵێم دە ڕۆژنامەنووس لە سلێمانی و تەلەفۆنیان بۆ من کردووە چۆن تو ئێوەی تیانە چۆن لە سلێمانی ئەوە نەڕۆشتون ئێمە داوت نەکراوین داوت نەکراوین و خۆجێگیری نەقیب وا بڕیار بوو پانێڵی هەبێ ئەو خۆی ئەوش لێرێ نازانم توان ئەو پرسیارە ئاستی وەکو بەرپرسی ینی لەقی سلێمانی بڵێ هەر بانگ نەکرا وڵات ئەڵبەت ئێمە کرێچین لە ئەم سندیکایە ئەمە مشکلەکەی من ئەوەیە کاک حەکیم کە من بەمە دەست پێکەم مەڵم ئەم یاسایە ئەیانەوێ ئێستا دەستکاری ئەم یاسایە بکەن کە ئەم یاسایە دەستکاری ناکرێ ئێمە ڕێگە ناین ڕۆژنامەنووسان ڕێگە ناین یاسایە دەستکاری بکرێ ئێستا بە میدیای ئەهلیەوە بەشێک لە سندیکای ڕۆژنامەنووسانەوە بە ڕۆژنامەنووسە دێرینەکانەوە بە هەمومانەوە محاولەکەین پشت بەم یاسایە بەسین کاری بکەن بەڵام ئەوتا لێرە و لەوێ
کۆنفرانس دروستە کرێت سێبەری کۆنفرانس دروستە کرێت ئەنجومەن بەتەمە دوای پرۆژیاسە چۆن ئەوە ئەخرێتە بەردەستی خەڵکەوە کاکە ئەم دوو یاسایە کە دروست کرا لە دە ڕۆژنامەیە بڵاو کرایەوە 100 وتاریان لەسەر نووسرا دەستکاری کرا چووە پەرلەمان هاتەوە لە سندیکا ناردی سەرەوە دووجار بەردەستی سەرۆکی هێرێم هاتووە اینجا بوو بەم یاسایانە توی سە من یاسایەک پەڕ و باڵی دەرکەم بیکەم بە یاسا بخەم بەردەستی خەڵکو و فەرزیکەم بەسەریا ئەوە یاسانیە ئەو عقوبەی یاسا سپاس دەکەم دکتۆر شوانزنا بشن بە خێر بێ سەبارەت بە ڕاتشێ بە دروستکردنی ئەنجومەنی پاڵای میدیا یاخود ئەو پرۆژەی کێ وەکو کۆمەڵێک ئەکادمی پێشکەشتان کرد و هەمان ئەو پرۆژەیە کە مەسەلەی ئێستا لە سندیکا هەیە و گفتوگۆی لەسەر دەکرێت زۆر سپاس ئەو پرۆژەی کە ئێمە وەکو کۆمەڵێک ئەکادمی لە زانکۆکانی هەرێمی کوردستانە گەڵاڵەمان کردووە بە ناوی ئەنجومەنی نیشتیمانی میدیا لە هەرێمی کوردستانە سەر لەبەری جیاوازە لەگەڵ ئەو پرۆژەیە کە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان تەرحی کردووە ئەوەی ئێمە هەر ئەگەر جوابی پرسیاری تەوەرەکەت بەمەوە ئایا ئەنجومەنی باڵای میدیا لە کوردستانە زەڕورە یاننا من پێم وایە زەڕورە بۆچی لەبەرەوەی لە کوردستانە جۆرێک لە فەوزا هەیە جۆرێک لە سەر لە شێوان هەیە و جۆرێک لە تێکەڵاوی هەیە لە ئەرک و مافەکانی ڕۆژنامەنووسان و کەناڵەکانی ڕاگەاندنە و ئەم جۆرە ئەنجومەنانە کە دامەزرێن لە دنیادا بە دوو ئاراستەیە لە وڵاتە دیکتاتۆریەکاندا بە ئاراستی کۆنتترۆلکردنی ئازادی دەربڕین و ڕۆژنامەگەریە کە زۆرتر دەسەڵات و حکوومەت تەداخلی تیاکە ئەندامانی ئەنجومەنەکە زۆرتر پێکدەن لە وەزیری ڕۆشنبیری و مەسئولینی حکومی و ئەو جێهەتانی کە بەرپرسن لە کۆنتترۆلکردن و سانسۆرخستنە سەر ئازادیەکانی دەربڕین و ڕۆژنامەگەری بەڵام لە وڵاتە دیموکراسیەکانە بە دوو ئاماژی سەرەکی دروستەکەن یەکەمیان بەرهەمێنانی ڕستێک بنەمای پیشەییە و کۆمەڵێ ستانداردی پیشەیە بۆی ڕۆژنامەگەری یا میدیا لە وڵاتەیە بە ئاراستەیەکی ستاندارد بڕوە و دووەمیشان ئیشکردنە لەسەر ڕێخستنی لە چوارچێوە یاساییەکە بۆ ئەو بارانەی کە میدیا نیەتی باش هەروەک کاروان وتی لە کوردستانە ئێمە دوو یاسامان هەیە کە یاسای ژمارە 35 ساڵی 2007 ڕۆژنامەگەری و یاسای ژمارە 11 ساڵی 2016 مافی بەدەستهێنانی زانیاری جگە لەوەش یاسای ژمارە 10 ساڵی 93 چاپەمەنیمان هەیە یاسای ژمارە 6 خراپبەکارهێنانی ئەمریکانی پەیوەندیکردن هەیە کە ئەم یاسایی دواییان تا ڕادەیەک بۆ کۆنتترۆلکردنی سۆشال میدیا و میدیا ئەلکترۆنی بەکارهاتووە ئەگەر دقەتی ئەم جۆرە یاسایانە بێ ئەساسەکەیەوەیە ئێمە لەگەڵ تەنزیمکردن یاکو لەگەڵ تەنزیمکردنانی من خۆم مەبدەیان لەگەڵ ئەوەیان لە خراپترین حاڵەت تا جۆرێک لە تەنزیمکردنمان هەیە جۆرێک لە ڕێخستنمان هەبێ ئەم یاسانی کە دەرچوون هەریەکەیان وەکوڵێ بوعدە لە بوعدەکانی ئەم مەجالیان وەکوڵێ تەنزیم کردووە بەڵام مشکلی سەرەکی لە کوردستانە ئەوەیە کە یاسا وەکو پێویست تەنفیز ناکرێت ئەوەی کە تەنفیزیش ناکات ڕەنگە زیاد لە بوعدێکی هەبێ بۆیە بە بڕوای من هاتنە پێشەوەی کۆمەڵێ دەنگی جیاواز بۆ دروستکردنی ئەنجومەن و ئەوانە ئەنجومەنی کێوە داوای دەکەن ینی جیاوازەکەی چیە لەگەڵ ئەو ئەنجومەنی کە بڵێن بەشێک لە سندیکە پرۆژەکەی پێشکەش کردووە ینی لە ڕووی پێکاتەوە لە ڕووی دەسەڵاتیەکانیانەوە ینی ئەوەی کە وەکو کۆمەڵێک ئەکادمی و مامۆستای زانکۆ پێکاتەکەی چیە دەسەڵاتەکانی چی یەکێ لە جیاوازە سەرەکیەکانن ئەوەیە بۆ نمونە هەیکەلی ئەنجومەنەکەیە ئێمە ئەڵێن لە نۆ ئەندام پێکدێ ئەم نۆ ئەندامە خودی ئەنجومەنەکە سەر بە پەرلەمان بێ و لە نۆ ئەندام پێکدێ ئەم نۆ ئەندامە بە CV و لە ڕێگەی پەرلەمان و دەنجیان پێ بدرێ و هەڵبژێرن بەڵام ئەمەی سندیکاڵێ جۆرێک لە تەنەوەی تایە نوێنەرێکی سندیکای تیاابێ نوێنرێکی جهتەکانی دیکەی تیاابێ وەکو وەزارەت ڕۆشنبیری وەکو ئەنجومەنی دادوەری وەکو هەندێک شوێنی دیکەیە و ئەمانش هەندێک مرجانداناوە کە مەرجەکان ڕەنگە لە زمینی واقع قابلی تەنفیزکردن نەبێ و بەشێک لەم پرۆژیاسەیە کە ئەوان هەیە ئەوەی بۆ کۆنتترۆلکردنە ئەوەی بۆ سنووردانانی ئازادیەکانە ئەوەی بۆ دەستبەستنەوەی کەناڵەکانی ڕاگەاندنە ئەوە بۆ دەستکردنەوەیان و ئیشکردن لەسەر بەرفراوەکردنی سنوورەکانی ئازادی دەربڕین باشڕۆژەکە چی تێدایە مەسەلەن بۆ ئەوەی ئەوان لە بواری کۆتوبەندی میدیا و سنووردانانەوەوان بۆ نمونە ئەمەی ئەمان هەموو جۆرە مۆڵەت وەرگرتنێک و مۆڵەت بەخشکینێک لە ڕێگەی ئەم ئەنجومەنەوە بێ هەموو جۆرە مەسەلەن خلافاتێکی قانونی و مهنی کە ئەکرێ لە ڕێگەی ئەم ئەنجومەنەوە بێ گرێبەستەکان هەر لە ڕێگەی ئەم ئەنجومەنەوە بێ و کۆمەڵێ وردەکاری دیکە مەسەلەن چۆنێتی پەخش و بڵاوکردنەوەی بەرهەمەکانیان هەواڵەکانیان بەرنامەکان و
دراماکان هەر ئەبێ بە فلتەری ئەم ئەنجومەنەیە بڕوا کامە بەشێکیان بەڕاستی ئیشی دام و دەستگای ئیعلامی خۆیەتینەوەکو ئیشی ئەنجومەنەکە تۆ ئەبێ ئەنجومان وەکۆڵە هێڵە گشتەکەی دەستنیشان بکەی و ئیش بکەی لەسەرەوەی کۆدەنجێک بکەی لەسەرەوەی کە چۆن بتوانی مەسەلەن ڕێساپیشەیەکان لەو شوێنەیە جێبەجێ بکرێن و کۆدەنجی دروست بکەی لەسەر ئەوانە وواش بکەین مەسەلەن سنوورەکانی وەکووتمان ئازادی دەربڕن ڕۆژنامەگەری بەرفراوان بێن نەک بەرتەسک بکەیتەوە ئێستا ئەو مەحاولەتە زۆرە کرا تاوەکو یاسای ژمارە 35 دروست کرا و دوایگە بەرهەم هات هێشتا وەکۆڵە کۆمەڵێ کەم و کورتی تێدایە بەڵام دەستکەوتەکانی زۆرتر لە کەم و کورتەکان ئێستا ئاراستەیەک هەیە لەنێو پەرلەمانەکە ئێمە بە وەکڵێ بە چاکیمەکە با خراپ نەبێ بۆ ئاراستەی ئیشەکان لەبەرەوەی ترسێک هەیە کە بەشێک لەو ئازادانەی کە لەم یاسایە هەیە وەکۆڵە سنووردار پرێ یاکون نەمێنێ بەڕاستی لەم پرۆژە یاسایی کە لە سندیکا ئیشی لەسەر کردووە ئەو ترسە بەزەقی دیارە و دەسەڵاتی داخستنی کەناڵیش پێدراوە ینی دەسەڵاتی داخستنی کەناڵی هەر دراوە بەم ئەنجومەنە لە کاتێکە ئێمە وەکووتمان کۆمەڵی یاسای ترمانێ یاسای ژمارە هەشتی وەزانم هەشتەیە چواری ساڵینەوە هەشتی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان هەیە کە بەشێک لەو شتانی تێدایە لەو ئیجراعاتانی تێدایە ئەنجا کام یاسایە دەرەکرێت یا ئەوە تا ئەبێ سندیکا ئیلغاکەیتەوە وەزارەتی ڕۆشنبیری ئیلغاکەیتەوە و ئەو یاسایانی کە پێشتر دەرکراون هەموو ئەوانە ئیلگای کەیتەوە فی سەبیلەوەی ئەم یاسایە تەنفیزکەی چونکە ئەگەر ئەمە تەنفیزکەی تەزاڕوباتێکی گەورە دروزە بێ لەگەڵ ئەو یاسایانی پێشووترا هەیە. سوپاس دەکەم کە کەروان بەڕێست خۆت هەر لەگەڵ دروستکردنی ئەم ئەنجومەنەدانی بۆ نمونە پێ وایە ینی زیاتر زەرورە بۆ نمونە یاساکان یاسای ڕۆژنامەگەری و یاسای مافی دەستکەوتنی زانیاری ئەوانە مافی دەستێنانی زانیاری جێبەجێ بکرێن هەموو میلەتی هەوڵ بۆ ئازادی خۆی ئەیە ینی ئەمە شتێکە طبیعەت لە طبیعەتی ئینسانایە تۆ حەزێکی زیاتر ئازاد بم من حەزێکم زیاتر ئازاد بم ئێمە لە قەفەسەکە هاتوونێتە دەرەوە دوو یاسامان هەیە یاساکان لە قەفەسی ناوێنێتە دەرەوە بەڵام یاساکان بەو طریقەیە سندیکا بیە جێبەجێ کە ئەتوانێت جێبەجێکە ئێستا ئێمە لە سلێمانیا سەرباری کە بەشی هەرە زۆری کەناڵەکان لێرێ کەمترین دەزگیرکردن کەمترین لێدان کەمترین کوشتن لە سلێمانیایە کەم تا زۆر هەڵمانەوە جێبەجێ بکرێت بەڵام لەگەڵ ئەوە سندیکا لە جاتیوی هاوکار بێت مناڵم بەداخەوە سندیکاکە هاوکار نییە بۆ جێبەجێکردنی سندیکا نەکرد سندیکا هەر هەیکەلی سندیکا بەم طریقەیە ئەم خولە ئێمە ئێستا هەمانە کێشەمان هەیە من خۆم کێشەم هەیە لەگەڵ شێوازی جێبەجێکردنەکە من دکتۆر ئەزانێت ئەتوانم لەگەڵ ڕۆژنامەنووسەکانە ئەڕۆمە دادگا ئەڕۆمە پۆلیس سندیکا ملزەعڵ ملزەمنی بووە من ئەوڕم تەبلیغیان ئەەکەم کاکە وەرە با نەگیرێت هینت هەیە ئەتوان بڵم تەبلیغت هەیە با نەگیرێ وەرە لەگەڵ پارێزەرەکە ئێمە لەگەڵ منە لەگەڵی نوێنەری سندیکای بڕۆ ئەمانەیان هەموو لێ قەدەغە کردوین کۆمەڵ کۆتوبند هەیە بە ئاشکرا پێداڵێم ئەم خولی سندیکا لە ئاستی پێویستانیە من خۆم 7 ساڵە لە سلێمانیا بەڕاستی ینی لە هەموو کەس ئەتوانە بڵێم هیلاکترمان و سندیکا کۆتوبندی خستۆتە سەر ئێوە بەم طریقە بە ڕۆتینێکی ڕۆتینێکی ئیداری ئەلە تۆ لەگەڵ دادگای نابێ تەبلیغی ڕۆژنامەنووس بکەی کە بڕابەتەم بکەیسەکە تۆ مبەلیغنی تۆ ڕۆژنامەنووسی تۆ سندیکا ڕۆژنامەنووسانی بەڵام ئیشی من ئەوەیە من بەرگری لە ڕۆژنامەنووس بکەم ئیتر بە هەر طریقەیەک بێت من خۆم استعدادم هەیە خۆم تیمەکەی کە لەگەڵم کارەکەن پارێزەر خۆبەخشەکان پارێزەری نوێنەری یاساییمان هەمومان استعدادمان هەیە بەڵام هەولێرە لە تۆ بەم طریقەی ناوێن نووسراوەکان هەمووی لە بەردەستی منایە بەڵام کەم تا زۆر هەتاوەکو ئێستا ئەوی کە یانەوە کە لە بچی ئەو کەسە بکەن کە ئەوێ هاوکاری ڕۆژنامەنووسان بێ بەڕاستی من گەشۆتە ئێرەم ینی هیلاک بووم بەدەستی ئەم مۆزعەوە من بەدەستی ڕۆتینی سندیکاوە جنا ئێمە یاسای سندیکا یاسایەکی باشە یاساکانی کاری ڕۆژنامەنووسی یاسای باشن بەڵام ڕۆتینێک هەیە یەک دوو هێزێکی شاراوە هەیە لە هەرێمی کوردستانە ئەوێت ئەم یاسایانە تعدیل کرێت بە تایبەتی یاسای ژمارە ئێستاش کە یاساکە ئێمە سێ دانیشتمان لەسەر کردووە دانیشتێکیان لە ناو پەرلەمانی کوردستان و لەگەڵ ئەندام پەرلەمانەکان و لەگەڵ دادوەرەکان و لەگەڵ کۆمەڵی زۆر لە پارێزەرانە بە ئاشکرا ئێمە ڕۆژنامە بووین بە دوو بەرەوە ئێمە ڕۆژنامەنووس زمانە دەستکاری نەکرێت بە کورتی وەک دکتۆر وتی لەم سەری حەمامەکەەوە بڕۆ کەلو سەرۆ دەرەچێ وەک خۆی دەرناچێتەوە بە ناوی تعدیلکردنەوە بەڵام دوو بڕکەی لێ بگۆڕێت یاساکە سەر لە بەری هەڵەوەشێتەوە ئەم یاسایە بە فکری ئێمە ڕۆژنامەنووس دروستکرا نووسرا ئێستاش من لە یادمە کاتی خۆی کە سەدان وتاری لەسەر نووسرا سەدان ڕەخنە سەدان دەستکاریکردن هەتاوەکو کارگەشت و ڕۆشتە پەرلەمان مناقەشەیەکی زۆر وردی لەسەر کرا چوە بەردەست سەرۆکی هەرێم جارێکی کە هاتەوە جاری کە پەرلەمان نردەوە اینجا موافقەتی لەسەر کرا بۆیە کە تۆ یاسایەکە تەبێ یاساکەت باش بێ پێویست بۆ ناکە کۆتوبند دروستکەی دایە من بۆ بێمە ناو مەعمەعی با بڵین گرێبەستی کار و
فریکوێنسی و پاری قەمەری سەناعی و تۆ کەناڵێکی خۆتی پاری قەمەری خۆت ئەیت مخالفەیەکت کرد بە پێی ئەم یاسایە 25 میلیۆن غەرامە دەکەم نە ئەدگرم نە بانگ دەکەم بەم طریقەیە ڕۆژنامەنووسەکەت مخالفەیەکی کرد لە ملیۆنێکەوە بۆ 5 میلیۆن من مخالف سزای ئەمە خەڵک ناکاتە ژوورەوە ئەم یاسایە بەڵام کۆمەڵێک هێز هەیە ئێوە ڕۆژنامەنووس کە لە بچە بکرێت بگیرێت و بڕواتە ژوورەوە ئەم یاسایە زۆر باش نووسراوە ئازادیش فەراهەمەکە و کۆتوبەندیشی تایە و بەڵام کوشتن و گرتن و لێدان و ئەمانە نیە عقوبەیەکی مادی هەیە وەک وڵاتی پێشکەوت و خوازەکان باش بەس دەمێ سەرنج بزانمە سەر ئەنجومەنی میدیاکانی خۆت لەگەڵ ینی من هەر سەرەتاوە لەگەڵین بۆ لەبەرەوەی من تەجروبەی عراق لە بەردەستی منایە دەستی ڕاگەاندن و پەیوەندیەکانەوە بەس مەجلیسی ئومەنای سەر بە شەبەکەی ئەعلامی عراقی گەورەترین گەندەڵی لە عراقا لەو مەجلیسایە هەرچی کێشەی عراقات ناوی نابم بەس ماوەیەک لەمە پێش سەرۆکی ئەنجومەنەکە لادرا لەبەر گەندەڵی عقدی ئیمزا کردو بە 40 دەفتەر دۆلار بە 4 میلیۆن نازانم چی کەس نەیزانێ ئەمە ئەم کەناڵە هی ئەو تەڕەجعی لە ئاخری و ئاخری یعنی ئەگەر بگەڕێنەوە بۆ موقعی مەجلیسی ئومەنای عراقی ئەمە نمونەیەکی خراپە لە وڵاتانی شەرقا ئەمە نمونەیەکە بۆ تۆ ئەتەوێت کۆتوبەندێ دروستکی بە قانون دروستی ئەوەی کە دکتۆر و کۆمەڵێک ئەکادمیش پێشکەشیان کە دەوی ئارستەیەکی دروست نیە ئەتەوێت یاسا و پرۆژه یاسا تەقدیمکەی چۆن ئەم دو یاسایە دروستکرا بەم شێوازە ئەکرێت ئەم پرۆژێ ئەم ئەکادیمانە کردوانم لە 4 ڕۆژنامەیە بڵاوی ئەکەنەوە تایبەتمەندەکان ڕێیتان لەسەری وتاری لەسەر نووسن ڕخنەی لێگرن دەستخۆشی ئەەکەن ئەمە چاکەن ئەو بڕگەی بەکەڵەنێ ئەمە جارێکی کە ئەینووسنەوە هەر ڕژنووسە ئەمە هێشتا ڕژنووسەکە بڵاوەکەنەوە جارێکی کە دەستکاری ئەکرێت لایەر خەڵکو اینجا کە ئەتۆی بیکەی بە یاسا ئەیتە دەستی پەرلەمان لە پەرلەمانەوە ئەبێ بە یاسا بەم طریق بەڵام نەگەکسەر تۆ شتێکی کۆنکرێتی حازرکی بخێتە بەردەستی پەرلەمان زۆرین و کەمینە هەیە لە پەرلەمانە بیرتان نەچێت زۆر قەرار هەیە بە زەبری زۆرینە تێئەپەڕێ کە تێپەڕی بوو بە بڕیار ئەبێ بە بڕیار ئەو بڕیارە سبێنەیە هەموو خەڵکی باشووری کوردستان بەدەستیوە ناڵێنێ کە تۆ من مخالفێ بکەم و بێ کە لە پشکا و بم کاتە ژوورەوە ئەی دواشە و ئازادی کە ئێمە 80 ساڵە لە شەمەحموو هەتاوەکو ئەمڕۆ شۆڕشی کورد داوای ئازادی کردو کە تۆ ئازادیت نەبێ ئەتر بۆچی بەدەستی خۆت ئیشی خۆت گرێبەستی کارکردن و ڕێکلام ئەمانە هەر جیهەتی شوێنی خۆیەتی ئێستا یاسای ڕێکلام دەرچووە ئەتر چ پێویستەکە من پاری ڕێکلام بێنمەوە بەردەستی خۆم یان مەسەرەن ئەو قەمەری کە تۆ عەقدەکەی ئەکیا ئەو شتانی ئەو گرێبەستان و ئەو کەلوپەل و تەجهیزات و ئەمە ئەو دیوی تونێلەکەی دیێت دیارە مۆزوعەکە زۆر بە ئاشکرا دیارە و من مادەم دوو یاسای باشمان هەیە پێویستمان بوو کۆتوبەندنی ئەشمانەوێت پرۆژه یاسایەک تەقدیم کە مەناوی ئەنجومەنی باڵای ڕاگەیاندنەوە بڵێ وەرە پرۆژه یاساکە لە 4 جلیدای بڵاوکەرەوە خەڵک هەیە ئەزانێت تی ئەگات کە با بڵێن سێبەرەکەی چییە با قسەی لەسەر بکە با ڕخنەی لێ بکرێ با ڕاستی کاتەوە ئەم بڕگەیان کۆتوبەندە ئەم بڕگەیان باشە ئەمە باش نییە بەم شێوەیە پرۆژه یاسا لە پشتی ئەوە کاک حەکیم نیەتی خراپی پرۆژەکان دەرەکەوێت پرۆژه یاسا اینجا بەیاس باش دکتۆر ئەوە ئێوەش ئەگەر بەم شێوە جێبەجێ لە حەزەیەکم هەزەکەم لە کوردستانە بەداخەوە لایەن هەم نوخبەوە هەم ڕۆژنامەنووسان هەم خەڵکی سیاسیەوە هەمیشە حکمێکی مسبقەیە لەسەر هەموو شتێک هەمیشە ترسێکەیە لەسەر هەموو شتێک بەبێ ئەوەی مەسەلەن ئەم ترسە تاقیکرابێتەوە بۆ نمونە لەوەتەی ئەم پرۆژانە دەستیان پێ کردووە ینی لێشاوێک لە ناڕەزایی بوون دەستیان پێ کردووە بۆ لەسەر ئەساسی ئەوەی کە بەڕاستی ئەمەی سندیکا لە 2006 بزانم دیسان پرۆژەیەکی دیکەی هاوشێوە هەبوو و ئەو کاتە پرۆژەکە زۆر خراپتر بوو فعلەن ئەو شتانی تیا بوو کە بۆ سنووردارکردن بوو بۆ کۆنتترۆلکردنی میدیای ئالی بوو کە لەو کاتە هەبوو بۆ بەرتەسکردنەوەی سنوورەکانی ئازادی بوو و ئەمە لە زاکیرەیە ماوەتەوە ئێستا تۆ هەر پرۆژەیەکی دیکە تەقدیمەکەی تو هەر بەو زاکیرەیە قسەی لەسەرەکە لە کاتێکە ئێمە بۆ نمونە خۆمان وەکو ڕێکخراوی چاودێری میدیای کوردی یەکێ لە ئیشەکان کە کردمانم پرۆژە یاسایە لە سایتەکە بڵاومان کردەوە ینی هەدەفی یەکەم بۆ قسەی لەسەر بکە ئەمەی ئێمە کە کردومانە لەگەڵ کۆمەڵی ئەکادمی لە حوتی مانگە لە هەولێرە دانیشتێکمان ساز کردووە خەڵکی مختصی جیاواز هاتووە قسەی لەسەر کردووە بەشێکی زۆر ملاحەزات هەیە و ئەو ملاحەزاتانە من هێناوە جێمان کردوێتەوە ئەمە وەکوڵی درافتی دووەمە ئێستش درافتی دووەمەکەمە مەسەلەن بڵاو کردو فی سەبیل خەڵکی معنی بێ قسەی لەسەر بکە
گرفتەکە لەسەرەوە نییە ئێمە شێوازی تەقدیمکردنی پرۆژە یاسا ئەزانین یا نایزانین وا مناقەشەیەک لەسەری یا مناقەشە ناکرێت. گرفتی سەرەکی لە سیستمی سیاسی کوردستانە. ئێمە جارێ سیستمێکی سیاسی وازەحمان نییە. تۆ هەر ئەنجومەنێک هەر کۆمسیۆنێک هەر شتێک کە دروستەکەی ئەبێ بگەڕێتەوە بۆ دەستوری وڵاتەکەت، دەبێ بگەڕێتەوە بۆ ئەساساتی وڵاتەکەت. بۆ نمونە لە ئەمریکا سیستم لیبراڵە، میدیاکەی لیبراڵە، سێحەی لیبراڵە، پەروەردەکەی لیبراڵە، ینی هەموو مەجالەکانی لەسەر ئەمە ساسە داڕژێ. ئەمە لە کوردستانە تۆ نازانی ئەو مەبادیانی کە دایە ڕێژی ئەو بڕگۆ مادانی کە دروستیەکەی بەرمەبنای مەسەلەن سیستمی سیاسی لیبراڵ بێ، بەرمەبنای سیستمێکی سیاسی مەسەلەن دیکتاتۆری بێ، بەرمەبنای سیستمێکی سیاسی پاشایەتی بێ، لە بەرچاو تا وازەح نییە. بۆیە مەسەلەن هەرێکی لە سۆنگەی خۆیەوە ئەوەی کە بە ضروری ئەزانێ ئیش لەسەر ئەوەکە. بەڵێ ئەوەی ئێوەش کە داوا دەکەم مەسەلەن ئەنجومەنێکی باڵا بەو پێکاتەیە و دروست بکرێت سەر بە پەرلەمان بێ، ینی چونکە باز دەوت دەکەێت سەبوون دەستەیە دەستی مافی مرۆڤ سەر بە پەرلەمانە، دەستەی دەستپاکیە مەسەلەن لە پەرلەمان و دەستێکی سەر بە خۆی یاسیان بۆ دەرکردووە، دیوانی چاودێری دارایە، ینی نەیانتوانێت ڕۆڵی خۆیان بگەن. هیچ دەستێک لە کوردستان بەم شکڵی ئێستا دەتوانێت ڕۆڵی خۆی ببینێ بە پێچوان و هەیمەنی حکوومەت و دەسەڵاتی بەسەردا زاڵ نابێت. ئەخرەمە یەکێک لە مشکلەکان بەشێک لەو مناقەشاتانەیە کە هەندێک پەرلەمانتار بەتایبەت لە لیژنە ڕۆشنبیر و ڕاگەیاندنا ئەڵێ لەبەرەوەی زۆرینە هەر بە وازەحی باس بکەین لەبەرەوەی زۆرینە لە پەرلەمانە پارتیە و پارتیژەوێ بەشێک لەم ئیشانە بە لە ڕێگەی پرۆژە یاساوە تێپەڕێنێ. بۆیە ئەمە وەکڵێن نە ئامادەین پرۆژە یاسا وەرگین لە مەجای ڕاگەیاندنە، نە ئامادەین مناقەشەشی بکەین بۆەوەی ئەو مەسئولیاتە نەکەوێتە سەرمە. بەس بەڕاستی ئەمە وەکواڵێ شانی خۆتەکانە لە مەسئولیات. ئەگەر وابێ خۆتۆ مەسەلەن یاسای جگەرە نەکێشانیش بۆ نمونە بیخێتە پەرلەمانەوە مادام ئەو زۆرینەیە هەر بە زۆرینەکەی خۆی تێپەڕێنێ. ئەی ئیشی تۆ چی وەکو پەرلەمانتار؟ ئەی ئیشی تۆ چی وەکو ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی؟ ئەی ئیشی تۆ چی وەکو سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان؟ کە من بە بڕوای من بەشێکی زۆری ئەم خەلانە ئەوەیە ئەم دامودەستگایانی کە هەن بە ڕۆڵی فعلی خۆیان هەڵناسن. بۆ نمونە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان هەیە چەند ساڵەکە کە کۆنگرەتان نەکردو و ئەکسپایر بووە ئەوەی کە هەموو سندیکاکان دیوانی چاودێری دارایە، ینی هەموو ئەمانە وەزارەتی ڕۆشنبیری بۆ نمونە لیژنەی مەسەلەن ڕۆشنبیری و لاوان و کۆمەڵگەی مەدەنی ناوپەلا ئەمانە هیچ کامیان بە ئەرکی سەرەکی خۆی هەڵناسە کە ئەرکەکە هەڵناسێ تۆ مەسەلەن ئەم واقعی میدیا بینیوە واقعەیەکی میدیای شێوێنراو کە ڕۆژانە مەسەلەن خەلەلی ئەخلاقی تیابینی خەلەلی قانونی تیابینی هیچ جهتێک نییە مەسەلەن ڕقیب بێ بەسەر ئەمەوە ڕاستی کاتەوە مەسەلەن ئیبرازی کە ئیش لەسەرکە ئێمە لە کۆی گشتی هەموو ئەمانە پێویستمان بە جهتێکی معنی هەیە کە چاودێری یا هەڵسەنگاندنی ئەم وەزعی میدیا بەس بۆ پێکاتی ئێوەش دکتۆر ینی دەکرێت ینی شتێک بکرێت ینی پێکاتەکەی ینی هیچ لە دۆخی میدیا دەگۆڕێگەر بەو پێکاتی ئێوەژەکو ئەکادمیەکان ئێمە تەڕەحمان کردو وەکو ئەنجومەنێک ئەمە وەکوڵێ نەسی سەماوی نێک قابلی مناقەشە نەبێت لە دنیا ئەنجومەن هەیە ئەمیشە ڕێگەخە وانە بۆ نونێسە لە بریتانیا ئەنجومەنی سکاڵای چاپەمەنی هەیە باشە ئەم ئەنجومەنە ئیش لەسەر چیەکە هەموو سکاڵانی کە مەسەلەن وەرگر لەسەر پەیامی میدیایی بەریتانی تەقدیمی یەکە ئەمانێن بە دوواداچوونی لەسەرەکەن ئیشی لەسەرەکەن نمونەیەکی وازەحە بۆ بێنمەوە لە ساڵی 2011 فەزەحەی فۆن هاکینگ ڕوویە ئەوەی تەداخلکردن لە گوێگرتن لە تەلەفۆنی هاوڵاتیان کاتێک کە تەلەفۆن بۆ پۆلیسەکەن مشکلەیەکی هەیە تەلەفۆن بۆ پۆلیسەکە وەکوڵێ هەموو معلوماتێکی سەڕی خۆی بە پۆلیسەڵێ بەشێک لەم پەیوەندە تەلەفۆنانە ڕۆژنامەنووسان گوێیان لێگر و بڵاویان نەکردو یەکێ لە ڕۆژنامە بەناوبانگەکان کە The News International بوو کە ڕۆبەر مەردۆک کە ئیمپراتۆری میدیایە ئەو خاوەندارێتیە کرد ینی بە درێژایی ساڵی 2011 هاتن تاقیقیان لەمەیە کردوایی بە نەتیجە دەرکەوت خۆی ڕۆبەر مەردۆک مەسەلەن جەریدەکەی خۆی داخست مجموعەیەکی زۆر تۆمەتبەر هاتن ناو کەیسەکەەوە وە لە نەتیجەی ئەمەیە تقریرێک بناوی تقریری لیڤیسن ئینکوایری لیڤیسن ناوی حاکمەکە بوو دەرچوون کۆمەڵی تعلیماتیان دەرکرد بۆ ڕێخستنەوەی میدیا لە بەریتانیا یعنی بەریتانیا بۆ عەزەمەتەی خۆی کە مەسەلەن میدیای نیشتیمانی هەیە کە ڕۆژنامەنووسی زۆر پرۆفیشناڵی هەیە کە ئەنواعی میدیای جیاوازی هەیە و سیستمێکی مسۆگەر و وەکۆڵە چەسپێنراوی هەیە کە ئیش لەسەر بەرفراوانکردنی سنوورەکانی ئازادی دەربڕین ڕۆژنامەگەری ئەگەر ئەوان پێویستیان بەم کۆمیتەیە هەبێت کە لە ناو پەرلەمان ئەوان کۆمیتەیەکە کۆمیسیۆنێکە لە ناو پەرلەمانی بریتانیا بە ناوی بریتیش میدیا وەزدۆ ئەگەر ئەوان پێویستیان بەوەی ئەی کوردستانە بە چەند جار زیاتر پێویست ژینگەکە جیاوازە ژینگەکە جیاوازە سیستەمەکە جیاوازە ئێمەش قسە لەسەر ئەوەکەین بەڵام قسەکە لەسەر ئەوەیە ئێمە لەبەرەوەی سیستمێکی سیاسیمان نییە لەبەرەوەی وەکۆڵەیە پارتی دەسەڵاتدارە لەبەرەوەی ئەنجومەنەکان کۆمیسیۆنەکان بەسەر حەساسەی حیزبەکانە تەوزیعکراون هیچ شتێ نەکەین
هیچ محاولەیە نەکەین سپاس دەکەم وانە سپاس دەکەم کاک کەروان تۆ بەڕێزتر پێ دوایەتەنە ڕێگە بۆ باشکردنی دۆخی میدیای ڕێخستنەوەی یعنی ئەم دوو یاسایی کە هەمانە ڕێخستنەوەی بواری میدیای تێدا ینی چکە ئێستا باز لەوەکی کە فەوزا هەیە لە بواری میدیە فەوزا بۆچی هەیە فەوزا هەیە لەبەرەوەی کە بۆ منە لە بواری میدیای سێبەر لە بواری سیاسیەکە فەوزاویە باش ئەجینا ئەو کاتانی کە بارودۆخ ئارامە ڕۆتی ڕۆژنامەگەری بە ئارامی بەهێمنی ئەڕوات بەڵام کە دنیا ئەشڵەقێ بێ بە خۆپشاندان و ئەبێ بە با بڵێن بە تون و تیژی بەکارێنان میدیاش بەشێک لە سێکتەرەکانی ژیانی خەڵک بەڵام من پێم سێرە دکتۆر بەراوردی سیستەمی بەریتانیا و سیستەمی هەرێمی کوردستانەکە کاکە من هەر خۆم لەسەر دروستکردنی ئەم یاسای وازان 5-6 وتارم نووسی کاتی خۆی هەتاوەکو بەراورد ناکەم بەراوردەکە لەوەیە ئەڵم ئەگەر ئەوان بۆ سیستەمە سیاسیە ئەنجومەنی باڵا بۆچی پرسیارەکە ئەمەیە بۆچی ئەم ئەنجومەنە بۆچی ینی پرسیارەکە ئەوان دەڵم بۆ ڕێخستنەوەی بواری میدیا باشە ڕێخستنەوەی بواری میدیا ئەتو کەواتە یاساکانی ئڵغاکەرەوە ئەتۆ کە یاسات هەیە کە پەرلەمان یاساکەی دەرکەوت ئەو یاسایانە تەبەنی هەموو بوارانەی ڕاگەاندن ناکەن لە کوردستانە کە پێویستیان بە ڕێخستنەوەیە سێ جار دانیشتوین لەگەڵیان کۆمەڵێک ڕۆژنامە نووس من وەک نوێنەری سلێمانی ئاخر دانیشتنە ناو هۆڵی پەرلەمانە بوو پێشنیارمان کردووە کۆمەڵێک پاشکۆ یان ئیزافی بۆ بکەن بۆ یاساکە یاساش تعدیل نەکرێتەوە ڕاست ئەڵێ یاساکە لە 2007 تا دەرچووە کە بابەتی سوشال میدیایتیانە پاشکۆیەک بۆ سوشال میدیا دەرکەین و ئەکین بە ملحقی بۆ ئەم یاسایە لەسەر ڕێکلام ئەو سەر یاسای ڕێکلام دەرچوو ئایا ئەم یاسایە چەند باشە چەند خراپەتان نەکەوێتە جێبەجێکردن ئەوەش نازانین پاشان شێوازی دادگایکردنی ڕۆژنامەنووس چۆن ئەڕاتە بەردەمی پۆلیس چۆن ئەڕاتە بەردەمی لەوە خراپتر ئێمە داوای دادگایەکمان کردووە دادگای کتابەت بڵێ من ڕۆژی یەکشەمەش پێداگریم لەسەر ئەوە کردو لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەت لەگەڵ ئەنجومەنی دادوەری کە لەوێ بوون لەگەڵ بەشی هەرە زۆری داواکاری گشتی و یاساناسەکان با بۆ حل بێت وتیان بە قانون ناکرێت محکمەیەکی تر هەیە باشە کاکە وەرن لەناو محکمەی سلێمانیا ژوورێک دانێن شعبەیە بکەنەوە با ڕۆژنامەنووس تێکەڵ نەبێت لەناو بنکی پۆلیسی سەرایە بنکی پۆلیسی سەرشەقامە ژوورێک بکەنەوە تایبەت بە کێشەکانی میدیا ئەم حەلی قورس نییە ئەم شانە ئەنواوە شکاڵی ئەمە ڕێگە شارەمان خسۆتە بەردەستی بەرپرسان بەڵام ئەگەر تۆ هەر پێداگری لەسەر ئەنجومەنێکی باڵا هەر خۆی کەلیمەی باڵا و هەر خۆی لە خۆیان عنی پێویستت بینی کە پێویست بینێ بێ من ئەزانم خەڵکینە واللهی حەودانە ساڵە من ئەم یاسایە جێبەجێکەم لە سلێمانیا ئەگەر یاساکە جێبەجێ بکرێت زۆر باشە کێشە دروست نابێت ڕۆژنامە زیاد نوێنەرێکی سندیکا لەگەڵی ئەڕاتە بەردەمی پۆلیس ئەڕاتە بەردەمی دادگا سیرەکات مادەکی سەحافێ بڵێ سەحافێ بە یاسای سەحافە هەبووە کەیس هەبووە داوای 15 شارەزایان لە من کردو لە سلێمانی بۆ لەبەر کەیسەکە گەورە بووە ئەونی چەند لایەنێکی تێوە گلاوە 15 ناوی سپۆرم بۆ نردون کەیس هەیە بە یەک کەس حەلە بێ هەر خۆی جیشانازیە پارێزگاری شاری سلێمانی دکتۆر هەواڵەوە بەکرێکێکە لە شارەزایانی بواری ڕۆژنامەنووسی کە زۆر جار ئێسش لەگەڵ ئەو میهنەی خۆی کە ممارەسەیە کات بۆ هەنێک کەیسەیە کە داوایەکەن زۆر ئەتوان بڵێم ئەمە هەڵوسێکی زۆر جوانە ئەڕوات کەیسەکان وەرەگرێ و سوێنی لەسەر ئەخوا و ڕێی خۆی لەسەرەیە ئێمە سێ شارەزای سابتمان هەیە جێگر و هەنێ جاریش دادوەرەکان دا ینی کێشە نەبووە ئەڕوات بەم یاسایە ئەڕۆ بەڵام ئەگەر تۆ بتەوێ خۆت کێشە بخڵقێنی بتەوێ خۆت ڕوتی میدیا لە ڕیتمی خۆی لابێ ڕێگەمان هەیە دواتر دەگرێمەوە لای هەردووتان سوپاسان دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لات تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە کۆمپانیەکەمان لە وەرزێکی نوێدا هەڵدەستێت با گەشتی پیرۆزی عومرە بۆ هەردوو شاری مەککەی پیرۆز و مەدینەی درەوشاوە گەشتی پیرۆزی عومرە ئارامی و ئاسوودەی ڕۆح و دڵ و دەروونە لەگەڵ پیرۆزیەکانی خوای گەورەدا گەردەتەوێت گەشتێکی مانی و ڕۆحی ئەنجام بدەیت و زۆرتر سوودمەند بیت و زانیاری دەستکەوێت لەسەر شوێن و جێگا پیرۆزەکان ئەوە بە دڵنیاییەوە لە کۆمپانیای سەماوات بەدەستی دەهێنیت دیاریەکانی کۆمپانیا 3 جانتای قەبارە جیاواز ئیحرام بۆ پیاوان سەرپۆش بۆ دایکان و خوشکان کتێبی مەککەی پیرۆز کتێبی گەورەی و پیرۆزی ئاوی زەمزەم کتێبی گەورەی هەردوو حەرەم شوێنی نزیک و خواردن و خزمەتگوزاری لە تایبەتمەندیەکانی کۆمپانیای سەماواتە گەشتەکانی ڕابردوومان سەلمێنەری وتەکانمانە گەشتەکانی کۆمپانیای سەماوات بە سەرپەرشتی عەبدوڵڵا مەلا سەعیدی سیاگوێزیە ناونیشانی کۆمپانیای سەماوات سلێمانی دارۆغا خوار مزگەوتی دارۆغا
ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنتی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی، شەقامی مامۆستایان، نزیک شەقامی قەنات، تەلاری جاسەنا. 0 153 85 85. چی بخوازێ ئارەزووتان لارچی بێ برنجیمانیا بەدەستم بە ئاسانی دروستە بێ کاتێ هەموو شێت تاڵ بوو خۆشترینیان دێتە سەرمێت تەموو چێژی برنجیمانیا یەکتری داگرن ئامێ لە ڕۆژی لەدایک بوون تا تۆ شایستەی جوانترینی ئەمەوێ هەموو دڵخۆش بن تۆ شێش لە ژیان ببینی برنجیمانیا هێزی خوانە شایستەی ماڵ و میوانە برنجی 11 هندی و 11 پاکستانی مانیا بە تام و چێژ و ناوازە و تەنیا تاکە برنجە لە هەموو ئەوروپا بەکاردێنرێت. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسەی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەپارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تەندروستی خۆم لەلا گرنگە بۆیە هەمیشە بە دوای ئەو خۆراکانەدا دەگەڕێم کە لە شولارم تێک نادات و ئەم پارێزێ لە قەڵەوی بۆیە زۆر گەڕام تا باشترین برنجی سروشتیم دۆزیەوە. برنجی هەومەری پریمۆم بۆنداری تایلەندی. ئەم برنجە لە سەدا 92 بۆندار و بەتامە لە کاتی لێناندا کەم زیاد دەکات. ئەزانی بۆ چونکە لە سەدا 100 سروشتیە و دوورە لە نیشاستە و چارەسەرە بۆ قەڵەوی. برنجی هاومەری پریمۆ بۆ 48 وڵاتی جیهان هەناردە دەکرێت. پێویستمان بە بریکارە لە سەرجەم شارەکانی کوردستان و عێراق. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. دارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کە کەروان بەڕێز دووتت لە سلێمانی ئەم حاڵەتە نیە کە بۆ نمونە یاسای ڕۆژنامەنووس بە یاسای بوون یاسای زادانی عێراقی یاسای خراپ بەکارهێنانی ئەمریکانی پەیوەندیکردن دادگای کرابێت چونکە دەستگیرکردنی ڕۆژنامەنووسیش هەبوو ینی لە سلێمانی. هەنێکی سێ لە سلێمانی هەروە سادە و ساکار نییە هەنێکی سێ هیچ 6 ساڵ لەمون پێشە 7 ساڵ لەمون پێشە. هەنی حاڵەت هەیە لە فەیسبوک بابەتەکە بڵاو کراوەوە کە لە فەیسبوک بڵاوەکرێتەوە ئەڕاتە بەردەمی دادوەر سێرەکات فەیسبوک بەشێک نییە یعنی ناوی فەیسبوک لە یاسایکاری ڕۆژنامەوانیە نەهاتوو بۆیە پەناباتە بەرچی بەر یاسایەکی بەدیل یاسای بەدیل چی یاسای ژمارە 6 ساڵی 2008 کە یاسای خراپبەکارهێنانی ئامرە ئەلکترۆنیکانە لەو یاسایە دەزیرکردنی تایە بۆ هاوڵاتی نووسراوە بۆ ڕۆژنامەنووس نەنووسراوە بگرە حکومدانی لە 2 ساڵ تا 5 ساڵیشی تایە بۆیە ئێمە ئەوانی کە ڕۆژنامەنووسن حاڵەتێکی ئاواکەن محاوریان بۆ ئۆکەین کە مادەکەیان بۆ بکەن بە سەحافە بۆ لەبەر کە شخصەکەی کە ئەوەی کردووە یان نیزانیوە یان چییە یان ڕۆژنامەنووسە لەبەر ئەو حاڵەتە چەند حاڵەتێکی ئاواییمان هەبووە بەڵام ئەو بابەتانی ئەو پەیجی ئەو
ئەکاونتی کە سێبەر بەڵێ کە بڵاوی ئەکاتەوە ئەگەر بێت و مۆڵەتدار نەبیان سەر بە کەناڵێکی ڕێگە پێدراو نەبێ بە هیچ شێوەیە کەس ناتوانێت بەرگری لەو ڕۆژنامە نووسەکە بۆیە من هەموو جارێک لێرەوە ئەڵێمەوە کە ڕۆژنامە نووسەکان لە فەیسبوک بەکار نهێنن کەناڵەکە ڕسمیەکان بەکاربێنن بۆ لەبەری فەیسبوک یاسای ئێمە بەسەرا جێبەجێ نابێت لەو حاڵەتەیە کێشەکە دروستە بێت و ڕۆژنامە نووسەکە و هاوڵاتیەکە گیرێ وەکوەوەی کە کەسێک تەحڕوشی بە کەسێکیەوە کرد بێ ئەمە یەکێکە لە کێشەکانمان کێشەی دووەمان شێوازی دادگاییکردنەکەیە دادوەر ئینسانێکە لە مەشاعری هەیە ڕۆژنامە نووسێک ڕاتە بەردەمی بۆ نمونە احترامی جەوی قاعەکە ناگرێت کە احترامی جەوی قاعەکەی نەگەر ئەوش لە ئینفعالێکە بێ شتێک دروستە بێ ینی من چەند جاخم لەگەڵ ڕۆژنامە نووسا لە بەردەمی دادوەرە تەنانەت بەسەر منیش هەڵشاخاوە مەسەڵەن وتوتی تۆش دەستە جواندانێتم بەڵێ باش ئەو تا ئەو دوای حاڵەتەکە کە هەیە من بۆتەوە پێم وتومە ئەوە تۆمەتبارەکەی کە من لەگەڵی هاتووم من سکرتێری ئەوم هاتوومەتە ئێرە اینجا دوای احتزاری ناوتوە این جوەکانمان نەمانی ڕاو بگاتەوە بەڵام ئەگەر ڕۆژنامە نووسێک بعد دادوەر بڵێ چی دەدەزیە بیکە ئێتەپان نیەوە هەبووە ڕۆژنامە بڵێ ئەوەش هەبووە لە بەردەمی خۆشمان بە دادوەری وتوتی من ڕۆژنامە نووسم هێز نییە من بگرێ وتێتی دە بڕۆ ژوور ئەوە ڕۆتەوقیفی یعنی ئەو دادوەر مافی ئەوەی هەیە لە ینی لە جەوی محاکەمەکەیە لە جەوی بەڕێکردنەکەیە ئەکەوێتەوە سەر ئەو ئینفعالە ئەو حیواراتانەی کە دروستە بجاری وایە دادوەرە بێتەوە بە سکاڵاکار لەسەر ڕۆژنامە نووس ینی ئەمانە شێوازی ئیدارەدانی جەلساتی حکم و قەزا و تەوقیف و ئەمانە ئەبێ ئێمە وردەکاریەکمان هەبێ لە یاساکەیە زۆر بە وردی باز لەوە نەکراوە بەڵام ئەگەر ڕۆژنامە نووس چۆن ئەڕاتە پۆلیس لە پۆلیس شارەزانەیە لە یاساکانی دادوەرەکان هەمویان ئەبی شارەزای چکۆم یاسای لە هەرێمی کوردستان دەرچووە من هەر 2 ساڵ لەمە پێش کۆمەڵێک دادوەر 21 دادوەر هاتنە دادگای سلێمانی کە تازەهینی قەزایان تەواو کردبوو من لە ڕێگەی محکەمی سلێمانی 21 نسخە لە یاسای کاری ڕۆژنامەوانی بۆ نرخۆشیان هەر شارەزا بوون بەڵام لێرە و لەوێ هەنێک بابەت هەیە ئەو سکاڵایی کە لەسەری تۆمار کراوە بە یاسای ژمارە 6 هەنێ بابەت هەیە بە عقوباتی عراقی و هەنێ جاریش بیرت نەچێت کاک حەکیم هەنێ لە ڕۆژنامە نووسەکان داواکەن بە عقوباتی عراقی محکەمە بکرێ گەربزان خۆی داواکە بۆ لە بەرژەوەنی دابێت لە بەرژەوەندیا چونکە ئەو غەرامەی لە عقوباتی عراقیە هەیە کەمترە 40 دینارە وابزان 40 دیناری سویسری کاتی خۆیەتی کە لێرە ئیشکێنیتەوە بە 100,000 دینارەکە بەڵام ئەگەر بەپاری خۆمان بێ بە عقوبی یاسای کاری ڕۆژنامەوانی پێ ئەبێ لە ملیۆنێک بۆ 5 ملیۆن بە ئەمە شێ و حاڵەتمان دکتۆر ینی کوێی ئێستا باز لە ڕێکخستنەوەی میدیا دەکەن ینی کوێ میدیا پێویستی بە ڕێکخستنەوە ینی فەوزاکە لە کوێدا بۆ ئەگەر کوێ میدیا پێویستی پێێنە هەڵێ لە حشتیان پرسیتەوە بۆ ئەوە پشتە هەمووی بەرز و نزمیتیە شۆم ڕێکخەتاوەکو ئەوێم بەرز و نزمیتیانە بێ یان ناڕێک نەبێت میدیای کوردیش بەڕاستی لە ئەلفەوە تایە هەمووی ناڕێکیە هەمووی ئەگەر وەکڵێ بە تعمیم نەکەین بەڵام بەشێکی زۆری بەڕاستی ڕۆژنامە نووسیش ئەرک و مافی خۆی نازانێت یا ئەیزانێ و بەدەزان قەس پێشێریەکە یا هەندێک جار جۆرێک لە تەحەدا هەیە لە بینی ئەوەی کە مەسەلەن دەسەڵاتدارە و بێدەسەڵاتە لە بینی ئەوەی کە مەسەلەن لە موقعی سوڵتایە و لە ئەوەی کە موقعی معارەزایە جۆرێک لە وەکوڵێ بربەرەکانی هەیە لەوەی کە مەسەلەن ئەرک و مافی تۆ چێ وەکو ڕۆژنامە نووس ئەرک و مافی ئەو چێ وەکو دادوەرێک وەکو دادگایەک ئەرک و مافی ئەوی تر چێ وەکو دەسەڵات وەکو جێهاتی حکومی جۆرێک لە تێکەڵاوی هەیە بۆیە زۆر جار هەندێک ڕۆژنامە نووس هەیە وەهمێکی ئەوی بۆ دروست بووە کە لەسەر و هەموو دەسەڵاتێکەوەی لەسەر و هەموو کەسێکەوەی وە کەس بۆی نییە مەسەلەن تەداخلی تیابکە کەس بۆی نییە پێی بڵێ کاکە ئەمە سنووری تۆیە ئەمە ئەرکی تۆیە ئەمە مافی تۆیە کە کاتێکیش بۆی دەستنیشانەکەی ئەم بە جۆرێک لە سنووردارکردنی ئازادەکانی خۆی ئەزانێ بەڵام بە بڕوای من گرفتە سەرێکەکە لە چیایە ئێمەوە سەر ئەوەی کە دام و دەستگاکانی حکوومەت و ئەو یاسایانی کە هەیە خەلەلیان تەیە بۆ نمونە هەر لە دام و دەستگای حکومی وەکو وەزارەتی ڕۆشنبیری وەکو لیژنەی ڕۆشنبیری پەرلەمان وەکو سندیکای ڕۆژنامە نووسان کە پێی یاسای ژمارە 4 ساڵی 98 تاکە جێهەتی معنیە کە بۆی هەیە وەکوڵێ واجهە و ڕووکاری مەسەلەن بەرگریکردن بێ لە ڕۆژنامە نووسان بەڵام تۆی بینی ئەو ئەجوایی کە لە سلێمانیا هەیە ئەوە نییە کە لە هەولێرە هەیە باشە ئەوە نییە کە لە دوهۆکە هەیە ڕەنگە هەندێک جار بۆ هۆی مەسەلەن چالاکی و ئەکتیڤی بەرپرسی لەقەکانەوە بتوانێت هەندێک شت لە شوێنێکەکرێت لە شارێکەکرێت لە شارێکی دیکە ناکرێت ئەمە نەبووەتە تعمیمێک نەبووەتە بەشێک لە سیاسەتی ڕسمی سندیکا کە لە هەموو شوێنێک وەکو یەک بێ اینجا سندیکا پێگاتی سندیکا بەڕاستی خۆی خەلەلی تایە خۆی
دابشبووی ئەحزابی سیاسیە ئەوەی نوێنرایەتی حیزبەکانیانەکەن لە نێو سندیکە ئەوەندا نوێنرایەتی و مەسەلەن ڕۆژنامەنووسان ناکەن لە نێو دەسەڵات و لە نێو حیزبەکانیاندا ئەوەشێکە لە جیاوازی هەیە ئەوەشێکە لە مشکلە سەرێکەکان و جیاوازیش هەیە بۆن منە لە بینی شارەکانە بەڕاستی خەلەلەکە ئەمەیە و بەشێک لەو خەلەلانی کە کاکەرەوەن دەستنیشانی کرد کە بۆ نمونە کابرا شتەگە نووسێ ڕۆژنامە نووسە لە فەیسبووکە نووسێ بەڵام ئەم ئێت بە یاسای ڕۆژنامەگەری محاکەمەی ناکرا حەقی دادوەرەکەیە کە بە یاسای ڕۆژنامەگەری محاکەمەی نەکات لەبەرەوەی تیانە دادوەر بە پێی نەس ئەجوڵێتەوە بە پێی دەق ئەجوڵێتەوە دەقێکی یاسایی تۆ دەقی یاسایی کە لە بەردەستایە مەسەلەن تەختەی سوۆشیال میدیای نەکردووە تەختەی مەسەلەن میدیای ئەلکترۆنی نەکردووە تەختەی وەتسئەپ و ڤایبەر و تێلگرامی نەکردووە ئێستا هەندێک خەڵک هەیە لە پڕەکە بێتە کەسایەتێکی گشتیە بێتە پابلیک فیگەر یەکمان بەسەر یەک لایف بکەرەوە بیتە کەسایەتێکی گشتی لە کوردستانە هیچ فلترێک هیچ قانونێک هیچ نەسەکی یاساییش لەم کوردستانەیە نییە کە ئەمانە بۆ نمونە ڕێکخاتەوە خەڵکێکی ئێستا لە ڕێگەی تێلیگرامەوە چی بێوێ دای ئەشۆرەی چی بوێ ئیتیهامی بۆ دروستەکە چی بوێ مەسەلەن تاانی ئەگرێ هەتا جنێوی پێ جنێوی سووکی بازاری پێەیە تۆمەتی ئەخاتە پاڵ تەشیری پێەکە یخوا من ناتوانێت دادوەر ناتوانێت بە پێی یاسای ژمارە 35 ڕۆژنامەگەری محاکەمەیکە باشە و لەبەرەوەی هیچ کاڵاکارێکیشمان نییە لەسەر ئەم کەسە و ئەم کەسە ڕەنگە لە دەروی کوردستان بێ لە ناوخۆی کوردستان نەبێ کەیسەکان زۆرە بن و لەوێ ئەتەقێنەوە ئەچێتەوە بوارەکانی دیکەوە باشەسەر بواری چارەسەر چیە ئەگەرە من جملەش دروست نەکرێت چکە بەسەن ترسیان لێ هەیە مەسەلەن دەکرد لە چرەگەیەکی ترەوە مەسەلەن ڕێخستنەوە بواری میدیا ڕێخستنەوەی میدیا لە دوو تەرەقە زیاتر تەجاوز ناکە باش یا تا بەڕێگەی یاسایی تەنزیمی یەکەی کۆمەڵی ئیجرایەتی بۆ دانی کۆمەڵی عقوبەی بۆ دانی تاوەکو ئەم کەسە ێنیتەوە سەر ڕێگەی ڕاست یا ئەوە تا بەڕێگەی مەسەلەن مەبادی ئەخلاقی ئەنجا ئایا کوردستان شوێنێکە بۆ ئەوی مەبادی ئەخلاقی تا تەنفیز بکرێ یاکونا بە تەجروبە دەرکەوتووە بەدەگمەن مەسەلەن ڕۆژنامەنووسێک ئیمانی بە مەبادی ئەخلاقی هەبێ تەنفیزیکە بەتایبەت لەو راپۆرتانەی کە حساسە لەو بابەتانی کە مەبەستێتی بیڵێت و بگەڕێتەوە بۆ مەبادە ئەخلاقیەکان بۆ نمونی مەبادیەکی ئەخلاقیمان هەیە کە وەکۆڵێ ڕەگوڕیشەش لە ناو قانونیشە هەیە ئەڵێ المتهم بەریئون حتى يثبت جریمەتی تۆمەتبار بێتاوان تاوەکەتی تۆمەتەکەی بەسەر ساکێتەوە بەدەیان هەواڵ بەدەیان راپۆرت ئەڕوا لەم تەلەڤیزۆنانە لەم ڕۆژنامانە لەم گۆڤارانە کابرا بەر لەوەی هێشتا تازە بە تازە کەسەکە دەستگیر کراوە ئەم یەکسەری کا بە تاوانبار لە کەیسی سێودین قادر و ئەوەی سێوان قادر و ئەوەی چەمشەمال لە کەیسی لانە و ئامانج بابانیە لە زۆر کەیسی ترا مەسەلەن یەکسەر حکمێکی مسبق هەیە ئەمە خۆ بەپی مەبادی قانونی بێ بەپی مەبادی ئەخلاقی بێ پێ دەڵێ کاکە سەبر بگرە با معلوماتت دەستکەوێ ئەنجە زانێرەکە بڵاو کردەوە بەڵام ئەمانە ناکرێت کەواتە کە ناکرێت ئەبێ ئێمە کوردستان سروشتی کولتوری کوردی سروشتی پێگاتی دووەری شەرقی ئەبێ بە یاسا تەعاملیەکەی یاساش یەکێ لە جیاوازەکانی ئەوەیە کە مەسەلەن عقوبەی تایە غەرامەی تایە ئەبێ ئەمانە بێتە ناوە بۆ ئەوی جۆرێک لە تەنزیمکردنی تابێ بەڕاستی تا ئەمەنەیەتە پێشەوە ئەم تەنزیمە ناکرێت بە نیسبەت و یاسایانی کە هەمانە یا ئەوە تا هەموو ئەم یاسایانە بە جۆرێک هەموارەکەین و یاسایەکی پوختەی لێ ئینتاجەکەی هەمویان بکرێ بە یاسایەک و ئەم مەجالانە هەمووی تیا ڕنگ باتەوە ئەمەە ناکرێتەوە مەسەلەن یاسای ژمارە 11 ساڵی 2013 مافی بەدەستێنانی زانیاری ئەمە بۆ هاوڵاتی بە عام دەرچووە بەڵام ڕۆژنامەنووسیش ئیسفادەی لێەکە باشە بەڵام تا یاساش تەنفیز نەکراوە یاسای مەسەلەن کرابەکارهێنانی ئامریکانی بێمەندیکردن بە عام بۆ هاوڵاتیان دەرچووە خۆ بەتەنها بۆ ڕۆژنامەنووس دەرنەچووە کەواتە یاسای ڕۆژنامەنووسەکە خەلەری تایە یا تۆ ئەبێ هەمواریکەی یا ئەبێ معالەجەیەکی بۆ بدۆزیتەوە معالەجەکە لە ئێستا لە بەرەوەی ترسێکی گەورەمانەیە ئەگەر ئەمە هەموار بکرێتەوە بەشێک لە پراوێزە ئازادی کە تایەتی ڕەنگە ئەوەش نەمێنێ یەکەواتە مەرحەلەی دووەم ئەبێت چی بکەین ئەبێ سندیکا مەسەلەن تەفعیلکەین ئەبێ ئەو پێگاتەی سندیکا هەڵوەشێنینەوە ئەبێ مەسەلەن کۆمەڵی بەڕێوەبەرایەتی تازە لەنێو ئەم سندیکایە دروست بکەین کە متابعە بکە کەناڵێک کە مەسەلەن مخالفەیەکی قانونی هەیە ئەخلاقی هەیە ئەبێ ئیجراعاتی بۆ دەرکا نا ئەگەر سندیکاش نایکە ئەبێ وەزارەتی ڕۆشنبیری تەفعیل بکەینەوە ئەوان ناچار بکەین کاکە ئەم چاودێریەک بۆ ئەم پەیامە میدیانە دکتۆر کاروانکاتمەکەمەوە بەڕێژ پێ دوایانی چۆن ڕێک دەخرێتەوە بواری میدیا ئەو بەسایبەتی و بێسەروبەری کە لە میدیای سێبەر و لە تەشیر و ناوزڕاندون و لە پەخشکردنی مەسەڵەن لە کۆمەڵێک دراما کە کاریگەری خراپی لەسەر ئاسایشی کۆمەڵاتی ئاسایشینەتەوەی هەیە دەسەبارەت بە ڕێخستنەوە من لەو باوەڕام کە ئەگەر بێت و سێکتەرەکانی تری ژیان ڕێک بخرێتەوە هەر کاتی ئابووری و هەر کاتێ نەوت و هەر کاتی سیاست و موچە و ئەمانە ڕێکخرایەوە کاری ڕۆژنامەوانیش ڕێگەخرێت و چونکە ئێمە دارێکی موسامان پێ نییە ئەگەر تۆ لە وڵاتێکا بی شتەکانت چۆن بێت تۆش واهید بەڵام
کرێت هەوڵەکانی ئێمە هەر بەردەوام بێ وەکرێ ئێمە متەمەسک بین بەم قانونەوە هەتاوەکو ڕێمان لە یاسایەکی کە ئەکەوێ هەتاوەکو وەگەینە حەدی ئەوەی کە ئەو ڕێگە چارەی کە ئەوانی کە باسمان کرد بەڵام بۆ ڕێکخستنەوەی با بڵێن هەیکەلە و پێکەری سندیکای ڕۆژنامەنووسان من هەڵی دوێنێ لە یادمە ساڵی 2013 چون لای کاک مەسعود سەرۆکی هەرێم بوو کاتە من داوام لێ کردوتم با لە خولی داهاتووی دوای ئێمەیە سندیکا ئازاد بێت یعنی ئەوە نیە دەرگایە بکەینەوە خەڵک لە ڕێگەی حیزبەوە نێت جوابی پرسیارەکەی نەیامەوە دیار و بەدڵی نەبوو بۆیە بەم تەریقی بەڵام دکتۆر ئەکەوێت سەر ئەشخاص من کابرایکی حیزبی من یەکێتیم بەڵام شوێنم خواردو لە یەکەم ڕۆژ لەگەڵ ئەو تیمی کە هاتوونێتە سلێمانی دەستمان خصوص ناو دەستی وتوان لە ئەو دیوی دەرگای سندیکاوە کەسمان باسی سیاست نەکەین وەک ڕۆژنامە وتیانە باشە و تا ئێسش شوێنەکەی خۆمان بردوتە سەر و بۆیە ئەو کێشەیە کە لە شوێنەکانی کە هەیە لە سلێمانی نییە ئەوەی کە ئێمە توانیمانە بەتەن خەڵکەوە بڕێن ئەوەی کە ئێمە توانیمانە مەسەرەن ئەو هاوکاری خەڵک بکەین ئەو هەموو با بڵێن زەویمان دابش کردووە کەلوپەل و جلوبەرگمان بۆ ڕۆژنامەنووس کڕیوە کورسی خوێندرمان دابش کردووە لێ و لێر هات چواردە کتێبمان چاپ کردو لەم 34 ساڵەیە ئەمانە هەمووی بە خۆڕایی دراوەتە دەستی ڕۆژنامە بەڵام ئەی بۆ لەقەکانی کە نایکن کەواتە کێشەیەک لە ئەشخاصە لەوانەیە کەواتە شەڕەکەی ئێستا بێ شەڕ بێ لەسەر و کادرە حیزبیانی کە بنە نوێنەری ئەو حیزب لە نێو سندیکایە بەڵێ مەسەڵەن کادرێکی باشتر و جاری وایە تۆ کادرێکی باشە نێری بەڵام سێرەکەی یعنی لەوێ باش دەرناچێت دوو ڕۆژنامەنووسی فعلی هەیە و ڕۆژنامەنووسی بندیواریش هەیە بندیواریشت هەیە من کوردستان ئاخر هەوێکە وەرگیرە لە ئێمە 8600 ڕۆژنامەنووست هەیە سلێمانی عمومی سندیکایە بەلەقەکانی مووسڵ و کەرکووک و هەولێریشەوە لەم 1000 خۆموشی ڕۆژنامەنووسی فعلی نییە بەڵام هەروایە هەر لە کەناڵەکەی تۆ لە کەناڵەکەی خۆم وەجاری وایە مەسەڵەن ڕۆژنامەنووسێکی دوای ئەڕوا ئەگوازێتەوە المهم ئێمە خاوەنی ئەگەر شتێکت بە خاوەنی بیرۆکەی ئازادین لەبەر ئەوە ڕێگەش ناین کەس ئازادەکەمان لێ زەوتکە لەبەر من بیرمێ کاتی خۆی کە جەریدی سەورە و جمهوری و عێراقمان ئەگەر بەدەستەوە یعنی هیچ تامێکی تیانە بوو نامانەوێت ئەو پەیامە بۆ ئەو پرۆژە یاسای ئەنجومی باڵای ڕێکخراوەیە هەم ئەوە هەم هەموو پرۆژە یاسایەکیش کە دڵنیا بە تاکی کورد ئێستا فێری ئازادی سپاسەکەم دکتۆر گەجەناوی شتێک ماوێت دەقەیەک بۆ بەڕێز بەسەر میدیا و وەڵام من دوای قسەم ئەوەیە کە لە کوردستانە پێویستمان بە جۆرێک لە ڕێخستنەوە هەیە ئەم ڕێخستنەوە لە ڕێگەی ئەم یاسا بەرکارانەی کە لە ئێسایە هەیە ئەگەر تەنفیزێک بێت و جێی تیا بێتەوە بە ئیش لەسەروانە بکەین ئەگەر جێی نابێتەوە پێویستی بە هەموارکردنە پێویستی بە دەستکارکردنی مواسسەکانی دیکەیە ئەوەی کە ئەهوانترە ئەوەی مەجای تەنفیزکردنی هەیە واقعیترە ئیش لەسەروانە بکەین بۆ ئەوەی جۆرێک لەو فەوزایی کە هەیە تیا دەرچێت. سوپاس بۆ بەرزان دکتۆر شوان ئادەم IBS سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیای کوردی هەروەها کارۆنەوەر بەرپرسی لە سندیکای سلێمانی لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان. سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس باوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.